ایرو مسرور بارزانی شوردار جوتا سای شهر ما کردستان پیشوازی لسایمن کولز باڵیۆزە بریتانیا لە عێراقی کرد. لە دیدارێکدا باڵوێز کۆلیس باسی لە سەردانی ئەم دوایەی ویلیام هێک وەزیری دەرەوەی بەریتانیا بۆ هەولێر کرد وەک بەشێکی هەوڵا پێکەوەیەکانی بۆ تێگەیشتن لە گۆڕانکاریە گەرم و دینامیکەکانی عێراق و گوتی گرنگ لەوەیە بگەین کە دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام داعش هەڕەشەیە بۆ عێراق و تەواوی ناوچەکە. ئەروەها جەختی لە پێویستی کۆبوونەوەی پەرلەمان لە هەفتەی داهاتوو کردەوە بۆ پێکهێنانی حکوومەتێکی بنکە فراوانی نوێ. لە تەوەرێکی دیکە دیدارەکەدا باس لەو بۆشایی ئەمنێکرا کە لە ئەنجامی هێرشەکانی داعش و شکستی هێزی ئەمنیەکانی عێراق لە چەند ناوچەیەک ڕوویدا. لەو بارەیەوە مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان گوتی هێزەکانی پێشمەرگا بەردەوام دەبن لە بەرگریکردن لە ناوچەکەدا لە دژی چەکدەرە توندڕەوەکان. ئەروەها گوتی هێزەکانی پێشمەرگا بۆ پاراستنی خەڵکەکە و پڕکردنەوەی ئەو بۆشایە ئەمنیە لە ناوچەکە جێگیرکراون ئەمەش وەک کاری سەرەکیمان دەمێنێتەوە. جەختی لەوە کردەوە کە پێویستە بە تێڕوانینێکی نوێوە سەیری ئەم بارودۆخە بکرێ و چارەسەری سیاسی لەسەر بنەمای لە بەرچاوگرتنی ئەم گۆڕانکاریانە بێت. لە بەشێکی دیکە دیدارەکەدا ئامۆژە بە پێویستی و گرنگی چارەسەری سیاسی کرایەوە چونکە چارەسەری سەربازی بەتەنها ناتوانێت یارمەتی دەربێ بۆ چارەسەرکردنی ناکۆکیەکان لە عێراقدا. ئەروەها باس لەو شەپۆلە زۆرەی پەنابەران لە عێراق و سووریا بۆ هەرێمی کوردستان کرا. باڵۆزی بەریتانیا لە عێراق دووپاتی کردەوە کە حکوومەتەکەی بەردەوام دەبێ لە دابینکردنی پێداویستە مرۆیەکان بۆ ئەو پەنابەرانی ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە.